لەوانەیە زۆر جار بە تەمام و بێتن سەردانی پزیشکێک بکەن ناونیشانەکەی گۆڕاوە نازانن چۆن بتوانن ئەو ناونیشانە تازە بدۆزنەوە یاخود بۆ نمونە بەدوای ئەوەن هۆتێلێک بدۆزنەوە ڕستورانێک و چێژخانێک کێشەی ناونیشانتان هەیە کێشەی دۆزینەوەی ئەو شوێنە و هەروەها یا عنوانی پزیشکەکانتان هەیە لە ئێستاە ئەگەر کێشێکی لەم جۆرەتان هەیە ئەتوانن بە بەکارهێنانی ئەپێک کە بە دەست و پەنجەی بە توانای گەنجێکی کورد داهێناوە ئێوە ئەم کێشەیە چارەسەر بکەن جا بۆ ئەوەی کە زیاتر لەسەر ئەپەکە لەسەر ئەوەی کە ئەم ئەپەکە ناوی ڕێنیشانە بتوانێت یارمەتی دەرتان بێت زانیاری وەربگرین ئەچینە لای بەڕێز کاکتوانە ئەحمەد کە داهێنەری خزمەتگوزاری تەکنەلۆژیای ڕێنیشانە و خۆی زیاتر باسی ئەپەکەمان بۆکە کاک توانە سڵاوە لێبێ زۆر بەخێر با هەر بەمەوە دەست پێ بکەین ئەپی ڕێنیشان چ زانیاریەکی زیاترمان پێ من باسی کۆمەڵک لە بابەتەکانم کرد بەڵام پێم خۆشە خۆت بەشڕی زیاتر ئەپی ڕێنیشان دەرە واتە ڕێبەریەکە بۆ هەموو ئەو شوێنە بازرگانیان ئەو حکومیانەی کە لە ناو شارەکانان بۆ کەسێک بۆ دوای ناونیشانی پزیشکێکا کە ڕێپێویستی پێێتی یاخود هۆتێلێک یاخود قوتابخانەیەک زانکۆیەک بەڕێوەبەرایەتێکی حکومی ئەچێتە ناو ئەپلیکیشنەکە بۆ نمونە ئەچێتە بەشی تەندروستی پزیشکی منداڵی ئەوەیە پزیشکی هەناوی ئەوێ پزیشکی دڵی ئەوێ هەموو پزیشکەکانی دڵ لە شوێنێکا کۆکراونەوە توانی هەر کامێکیان بوێ هەژمارەکەی بکەیتەوە ڕقمی تەلەفۆنەکەی عنوانەکەی و ئەو زانیارن کە پزیشکەکە لێ بڵاوی کردوەوە یا پسپۆڕیەکەی چییە بە ئاسانترین کات بە کەمترین کات و بە ئاسانترین شێوە ئەتوانێت ئەو شتەی دەست بکەوێت کە ئەوێ زۆر باشە کەواتە بابزانین خزمەتگوزاری ڕێنیشان خۆی لە چیا بێنێتەوە ئەو پێوەرانە چیت بۆ نمونە کەسی چۆکو من ئەمەوێ ئەم ئاپە لەسەر مۆبایلەکەم هەبێت کار کاتێ پێویستم بەیەکە لەو لایەنە نەبوو بەکاری بێنم سەرەتا پێویستە چی بکەین ئەو خاڵبەندیانەی کە بەڕێستانەوە مۆبایلەکەت ئەگەر ئەندرویدایە ئایۆئێسا توانیت پلی ستۆریا ئەپستۆر ڕێنیشانە نووسیت و ئەپلیکیشنەکە دابەزێنی باشان زمانی کوردیتیایە عەرەبیتیایە ئینگلیزیشتیایە هۆکاری ئەمەوەکەمە کۆمەڵێ شوێنی زۆری گەشتیاریتیایە بۆ لە شاری سلێمانی لە هەولێر تۆ پێویستە ئەوانەی کە دێنە ناو شارەکانەوە زمانی کوردی نازانن عەرەبی ئەزانن یاخود ئینگلیزی دەتوانن هۆتێلەکەی خۆیان بدۆزنەوە کە پێویستیانە یاخود ڕێستۆرانتەکان یا شوێنە ئەو شوێنانەی کە پێویستە گەشت و گوزارە بە زمانی عەرەبی ئینگلیزی ئەوەی دۆزێتەوە چەندێک لەی دوورە ناوی چیا ڕقمی تەلەفۆنەکەی کەی کراوەیە کەی داخراوەیە بە ئاسانترین شێوە توانێت بەکاری بێنێ هەم بۆ ئەندروۆی دەبێ هەم بۆ هەردوو سیستەمەکە کارەکە زیاتر لە 5 ساڵ ئێمە خەریکی ئەم پرۆژین و دەیان هزار کەس دایوەزان و با ساڵانە ملیۆن سەردانی کردی خۆش بێ لەشتان ساخوێت جا کاکتوانە پێشوازی خاوەن کاڵا خاوەن ئیشەکان تا چەند لە کوردستانە باشبوو بۆ ئەم ئەپەی ئێوە پێشوازیەکە تاڕادەیەک باشە چونکە ئێمە وەکو بڵین لە کوردستان وەکو ئەو تەجروبەی کە من هەمە چەند ساڵە زۆر سەرەتای لە بواری تەکنەلۆژیایە لەبەرەوە فێرکاریمان بڵاو کردوێتەوە خۆمان بمان دامەزاندوون سەردانمان کردوون هاوکاریکی تاومان کردوون و ئەوانش بەڕاستی ینی هاوکاری ئەمەیان کردو زۆر زۆر سپاسیانەکەی باشە خزمەتگوزاریەکان زیاتر لەوەیە کە تۆ ڕێنیشاندەری شوێنێکت کات یاخود چی کەش لەخۆگرێت پێتەڵێ ئەو شوێنە ناوی کەس شوێنەکە کۆمپانیاکە و تێلەکە پزیشکەکە کراوەیە داخراوەیە و ڕقمی تەلەفۆنەکەی و عنوانەکەی هەموو زانیارێک و ڕسم و ڤیدۆ لەسەر ئەو شوێنە کۆمپانیایە ئەو پزیشکیە ئەو کارکەیە و پێتەڵێ چەندێک لە تۆ دوورەمە زۆر گرنگە و لەنا ئەپلیکیشنەکە بۆ مناڵێ سنتەرەکانی جوانکاری کامیان لە تۆ نزیکە بۆ ڕیزەکە بەپێی نزیکی لە ئەپلیکیشنەکە ئەزانی لە چوادۆری خۆچی ئەگوزارێ لەکوێ هەموو ئەو شوێنانی کە تۆ پێویستە هەل لە سەموخانەوە هەل لە قوتابخانەوە لە ڕەوزەوە لە دایانگەوە لە زانکۆکانەوە لە پزیشکەوانێ لە کارگەکان مەعمەلەکان هەرچیەک لە چوادەوری تۆ هەبێ بەپێی نزیکی پێتەڵێ چەندێک دوورەوە چەندێک کاتکردنەوەی ئەم داتایانە هەمووی خۆ بەتەنیا بۆ یانیستافێکی دکتۆرێکی بەڕێزە لەوانێت سەردانمان کردووە زانیارەکەمان لێوەرگرتووە جیپی ئێستا بۆ داناوە ینی بە دەقیقی تۆ ئۆزانی ئەم پزیشکە لەکوێیە کاکتوانە باسیوت کرد 5 ساڵی خایاندووە دروستکردنی ئەم ئەپا لەگەڵ ستافەکەتە هەموو پرۆژەکە ینی 5 ساڵە ئێمە خەریکین لە ساڵی 2010 خەریکین تا 2022 باسێکی ئەومان بۆ کرد ئەم 5 ساڵە بۆچی ئێوە ئەو قۆناغانەی کە پیاە چوون چی بوو سەرەتا ئێمە وێبسایتێکمان دروست کرد ئەو کاتە زۆر سەرەتایی بووین جارە ئەم پرۆژانش هەر لە کوردستان بۆ خۆی لە سەرەتادایە بەوە تەواو نابنەوە ئێمە هاتین موبایل بڵاو بۆ زیاتر
خەڵک زیاتر لە ڕووی لە مۆبایل کرد ئەوە ئێمە بین ئەپلیکیشنی بۆ دروستکەین لەویا وەستین هاتین ئەپلیکیشنمان دروست کرد ئەپلیکیشنەکەش کوالیتی باش نەبوو دیسان هاتینەوە ئەپلیکیشنەکانمان پێش خست بۆ هەردوو سیستەمەکە بە خێرامان کرد و براوزەرێکی سێرچی تیاگەتە تۆ توانین تەنها پیتی یەکەمی نووسینی پزیشکەکە بدۆزیتەوانێ یعنی بە کەمترین کات لەبەرەوە هاتین کۆمەڵێک داهێنانی زیاترمان کرد ئەپدەیتمان کردوانێ ئێستش بەردەوامە خەریکی ئەپدەیتین لەبەرەوەی بەردەوام تۆ پێویستە شتانە ئەپدەیتی بکەیتەوە تازەی بکەیتەوانێ وەشتی زیاتری تێ بکەیت هەروەکو چۆن سوشیال میدیاکان بەردەوام ئەپدەیتی تازە بڵاوەکانەوە گۆڕانکاری ڕوودا لە ناو ئەپلیکیشنەکەیە بە هەمان شێوەپەکەی ئێمە ژوایە گۆڕانکاری ئەەکەین ناونشانەکان تازە ئەەکەینەوە بەردەوام ئێمە خەریکین خۆیان ئەوەی پێچوە زۆر باشە کەواتە با باسێکیۆش بکەین ئەم ئەپلیکیشنە پێویستی بەوەیە ئەو کەسە ئەتەرنێتی هەبێ یاخود نەیبێت کە تۆ زۆر جار لەوانەیە لە شوێنێک بی ئەتەرنێتت نەبێت یاخود وایفای نەبێت بە شێوەیە بتوانانی بەکاری بێنی یاخود ئاسانکاری کراوە بەبێ ئێوەش دەتوانێت بەکاری بێنێ ئێمە سەرەتا کەسێک ئینتەرنێتی نەبێ ناتوانێت دایبەزێنێ یاخود بەکاری بێنێ هەروەکو تۆ چۆن زانیارێک دەوێت لە گوگڵ پێویستە بە ئینتەرنێتە پێویستە ئینتەرنێت هەبێ بۆی بتوانین لە گوگڵ سێرچ بکەی یا فیسبوک بەکاربێنی یا سناپچات یا ڤایبەر واتسەپ بە هەمان شێوە ڕێنیشان ژوایە بەڵام ئێمە لێرە شتێکمان کردووە ئەگەر تۆ بچیتە ناو ئەپلیکیشنەکەەوە بگەڕی بۆ نمە دوای پزیشکێکی مناڵان ناگەڕی کاتێک سەردانی ئەوێکی قەرباڵەخە یاخود لەوێ نیە یاخود ئەتێ بچی بۆ شوێنێکی تر لەبەری تۆ چیتەوە بەشەوە گەڕاویت لەویا کاشی کردەوە بۆ دانی بۆی سیف کردووی بۆ ئەوی ئەگەر ئینتەرنێتت نەبوو لەوێ بچی پزیشکێکی تر هەڵبژێ ینی ناوی چەند پزیشکێکی ناوی چەند پزیشکی تری تایە واتە تۆ هەنگاوەکانت بۆ سیفەکە بۆ ئەوەی پێویست بە ئینتەرنێت نەبێ بژاردەکانی ترەخاتە بەردەم جا کاکتوانە پێشوازی هاوڵاتیان وەک بەکارهێنەر چۆن بووە زۆر باشە ئێستا ڕقمێکتان لەلا هەیە تقریبی پێمان بڵێ نزیکی 20,000 کەس ئێستا ڕۆژانە دایان بزاندووە ڕۆژانە سەردان ئەەکەن بەکاری ئەهێنن لە ماوەی ئەم ساڵی 2022 نزیکە بێتەوە بە لە بەکارهێنانی 1.5 ملیۆن ینی کەسێک لەواچێت 10 سەردانی کردبێ کەسێک لەواچێت 100 جار پێویستی ببێ لێوە خواردن داواکە سەردانی پزیشکە یا کەسێک بۆ نمونە دایکی بەتەمەنە نازانێ موبایل چی ئەپلیکیشنەکان بەکاربێنێ ئەو بۆ دایکی بۆ نەنکی بۆ پوری ئەو لەواچێت 20 جار هاتبێ بەکوی ئەمانە 1.5 ملیۆن پیج لە ناو ئەپلیکیشنی ڕێنیشانە بینراوە شوێنێکی تایبەت بە خۆتانەیە لەگەڵ ئەو هاوڕێیانە تا کە بتوانم بێگومان زۆر باشە ئەم خزمەت گوزاریە بەستەنها لە شاری سلێمانیە یاخۆ پارێزگاکانی تر و ناوچەکانی ترم یەکرێتەوە کە باسی شوێنە گەشتیارەکانش بەڵێ بێگومان ئێمە گرنگیمان بە هەموو شارەکان داوە بەڵام ئێستا لە شاری سلێمانیان نزیکی 10,000 ئینوانی حکومی و ئاهلی تێدایە ئێمە سیستمێکی خۆمانە ئێمانێ بین بۆ ئامانجە گەیشتن بۆ ئامانجە لە شارەکانی ترشی تایە بەڵام ئیشمان نەکردووە نەگەشتونەتە کەرکک و دووهۆک بەڵام لە بەرنامی تازەمانایە کە ئەمجارە دەستمان پێکردەوە لە هەموو عێراقا ببێت لەبەری خزمەت گوزارێکە هەم گەورەیەکین هەم فراوانی بکەین بە خۆشحاڵێ جا داهێنان و دروستکردنی ئاپێکی لەم جۆرە لە کوردستان تا چەند ئاسان وە بۆتان یاخود بۆنونە بربەست بووە لە بەردەمتانە بربەست وەکو حکمی نییە بەڵکو پێشوازیشی لەکەن بەڵام وەکو هاوڵاتیان لاواچێ نەزان بەکاری بێنن یا فێر ببن یاخود قەنەعەتیان بۆ نەکرد بێ جارێ ئینتەرنێت و تەکنۆلۆژیا بەو شێوە گرنگ بێت کە بەکاری بێنن بەو سیستمێکی ئێمە ئیشی لەسەرەکەی لە ڕێگریمان نیە وەکو ڕێگری وەکو هاوڵاتیان بەکاری ئێنن دایە بەزێنن خاوەن بازرگانەکان بەردەوام پەیوەندیمان پێوەکەن شوێنەکانی خۆیان تۆمارەکەن زانیاریەکانیان تازاکەنەوە پێشوازی پێم وایە ئێستا زۆر باشە زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگە کە تۆ چەند خزمەت گوزاریەک دابنەی بە شێوازە داینەی ئاسانترین بێ بۆی هەموو کەسێ سوودی لێ بینێ لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە خۆتان پیجێکی تایبەتاندانە ناوە کە کۆمەڵێ ڤیدۆ بکەن یان ئێستا بینی ئێستا کە شتێکی لێ بۆی ناکرێت لی ئەبێ بە ئەستەم ئەچێتە ناو یوتیوبەوە گەڕێ بە دوای ڤیدۆکەیە و ئەتوانێت چۆن قۆناغەکان ببڕێ ئێوە ڤیدۆک بڵاو بنەوە سەرەتا چیەکەیت بۆ کەسانی کە تەواو شارەزایان نییە دواناقی دوای چیەکەی چۆن ئەچیتە ناوە و دوجاریش چۆن نامەیەکە بێتەوە کە بەشدار بوویت و دەستخۆشی لێکەی کاری لەم شێوەتان کردووە لە سوۆسیال میدیا بەردەوام ئێمە ئەوشتان ڕوونکردنەوەمان داوا هەم لە پیجەکەمان هەم لە هەژماری فیسبوکەکان لە یوتیوب بڵاومان کردوێتەوە کە خەڵک چۆن ئەپلیکیشنەکە بەکاربێنێ زۆر باشە دەستان خۆش هەر سەرکەوتوو بن هیوای بەردەوامیتان بۆ خوازیین بیرۆکەیەکی زۆر جوانە و بە هیوایەوە کە بە هەمان شەکە بۆ خۆشت ئاماژەت بۆ کرد بەرفراوانتری سپاس